ئاگادارکراینەوە لەلایەن ئێشەگیری بەڕێوەبەرێتیمانەوە کارڕووداوێکی لە دەستدانی کۆنتترۆڵی بارەڵگرێک هەیە لە بەردەم تونێلی دەربەنی خان و دەست بەجێ ئاگری گرتووە میترەوە بۆ هاتین بۆ ئێرە و بەداخەوە مەئێبین کارەساتێکی مرۆیی گەورەیە هەر بۆ زانیاریتان ئەمڕۆ ئەمە دووەم تەنکەرە لە دەربەنی خان وەرەگەڕێ بەیانی سەعات 5:30 لە نزیک گوندی پێباس تەنکەرێکی بارهەڵگر وەرگەڕاوە نەوتی ڕەشی پێ بوو ئەویش بە هەمان شێوە بەڵام ئاگری نەگرت نەوتەکەی ڕژا بووە زەویەکی کشتتوکاڵیەوە و زەرروزیانێکی زۆری بە و جوتیارە داوە ئەوەی حاڵی محکەمە کرا و ئەومان کۆنتترۆل کرد بەس ئەمە کارەساتێکی گەورەیە دروست بۆ بەداخەوە هاوڵات دوو هاوڵاتی عەرەبن خەڵکی خواروی عێراقن هاتۆتە خوارەوە کۆنتترۆڵی دەستداوە و ئەوەی بینن ئەنجامی داوە شۆفێرەکەش بای تەندروستی ناجێگیرە دیارە ئێمە لەسەر کۆی ئەم ڕووداوانە بەداخۆ ئەمەی ئەم ڕووداوی ئەمڕۆ ڕوویدا خۆتان نەزانەوە ڕێگاک شقامەکە بینن ئەمە هۆکاری ئەم ڕووداوی ئەمڕۆ لە دەستدانی کۆنتترۆڵی ئۆتۆمبیلەکە خۆی بە پێی وتەی سەرنشینێکە لە سەرنشینانی ئۆتۆمبیلەکە بەداخۆ ئەم ڕووداوانە بەردەوامی هەیە و لەسەر کۆی ئەم بە ڕووداوانەیە ئەمە پێشتر نووسراومان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە و سەردانی مەیدانی وەزارەتی ناوخۆم کردووە لەسەر کۆی ئەم ڕووداوانە بەداخەوە تایسە چارەسەرێکی گشتگیر بۆ ئەم ڕووداوانە نەبووە بە تایبەتی هەموو هۆکارەکان هەڵگری تەنکەرەکانی نەفتایە جگە لەوەی بوونەتە مایەی پیسبوونی ژینگە و هەڵوەشاندنەوەی شقامە سەرەکیەکانی ناو سنووری شارەوانی دەربەندی خان بەداخەوە هیچ دەنانەت جگە لە هیچ زیانێکی زیانی مادی و ڕۆحی و تەندروستینەیە بە دەربەنی خان هیچ سوودێک لەم تەنکەرانەی هەڵگری نەفتا بە دەربەنی خان نەگەشتووە و لایەنە پەیوەندیدارەکانیش وەکو پێویست لە کۆی ئەو زەرمەند و زیانیانەی کە بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگەرەکانە بوون تا ڕادێک تا ئێستا هاوکارمان نەبوون بۆیە ئێمە لە ڕابردوو داوای بەدیلی ڕێگەی تەنکەرەکانی بار هەڵگرمان کردەوە و داوای چارەسەری ڕێگەی ناوتاقمان کردەوە بەداخەوە بەهۆی نەبوونی سەرف نەکردنی بودجەی پێویستەوە ئەویش وەستاوە ئەوەی پێویست بووە لەسەری ئەمە داواکاریمان بەرکردوێتەوە و سەردانی مەیدانی لایەنە پەیوەندیدارەکانمان کردو.